بەڕێزانان قەرەوە لەگەڵمان دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەم مەرجەی کە کانفیدان ڕاگەیاندووە و پشتڕاندنی پەیوەندیەکانی سلێمانی لەگەڵ پەکەکە چۆن ئەبینن؟ Özellikle Ankara'dan selamlar, saygılar. بەڵێ لە ئەنقەرەوە بەر لێ قسەکان دەست پێ بکەم سڵاو ڕێزم هەیە لەم کاتانەی کۆتایی دەزان کە حەماس و ئیسرائیل و حیزبوڵڵا شەڕیان کرد بمانەیە نانوێ کاریگەری لەسەر سووریا و عێراق دەبێت کە وا دەبێت دەزانن لە تورکیا جەنابی سەرۆک کۆمار و هەروەها وەزیری بەرگری و هەروەها وەزیری دەرەوە سەردانی عێراقیان کرد و هاتنە هەولێرش بێ گرنگترینیشیان سەرۆک کۆماری تورکیا بوو کە هاتن بۆ ناوچەکە. ئەگەر تەماشای ئەوە بکەیت کە لە ناوچەکە ڕوودەدا ئەوەی تایبەتە بە بابەتی ئەمن و ئاسایشی ناوچەکە تورکیارچی پێی بکرێ دەکا لە بەرامبەر ئەمەشدا لە تورکیا دەزانن کە ڕێکەوتنێکی سێ قۆڵی هەبووە پێویست بوو کە جێبەجێ بکرێ. لەو لایەنەشدا لە نێوان هەولێر و سلەیمانی شتێگەیشتن هەبوو دەزانن کە پرسیارش لە هاکان فیدان کرا دەربارەی سلێمانی وەروە هاکان فیدانیش گوتی ئەمانەی پەیوەندیان لەگەڵ لایەنە تەرۆریەکان هەیە پێویستە زیاتر دیقەت وەربگرن. ینی ئەم ئیفادانەی هەبوو دەزانن کە هاکان فیدان وەزیرێکە کە لە ئەسڵەوە کووردە لە لایەنی تورکیاوە گەربابەتی مەسەلەکە بکەی شتێکی پێشینە لە بەرامبەری کوردەکان نییە. لێرە بابەتێکە پەیوەندی بە تیرۆرەوە هەیە لە سلێمانیش ویستیان کە زیاتر بە دیقەت بن چونکە دەزان لە نێوان هەولێر و سلێمانی لە دوای هەڵبژاردنەکانەوە دەبینن کە ململانەیەکی جددی هەیە. بۆیە بۆ ئەوەی ئەمن و ئاسایش بەرقەرار بێ و هەروە پەیوەندیەکانتان باش بێ لەگەڵ جیرانەکان تورکیا بەو شێوازە سەیری ناوچەکە دەکات و هەروە هەرچی بیەوێ باسی دەکا. بۆیە بۆ چوونی تورکیا ڕوونە و چاوەڕوانی لە سلێمانی دەکا بزانم چی دەکەن. باشە دکتۆر ئەم مەرجەی هاکان فیدان پشتڕاندنی پەیوەندی سلێمانی لەگەڵ پەکەکە تا چەندە کاریگەرە بەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا هەیە؟ بە شێوەیەکی گشتی دەزان کە ئیسرائیل پشتیوانی هەندێک لایەنی تەرۆریستی دەکات لە دژی تورکیا لە هەموو ناوچەکە بۆ ئەوەی گروپەکان نەکەونە پەیوەندیکردن لەگەڵ ئیسرائیل. ئەمە یەکێکە لە ئارزووەکانی تورکیا و هەروەها دەربارەی سلێمانی بە تایبەت تورکیا هەندێک نیگەرانی هەیە بە تایبەت لەلایەنی پەکەکەوە کە دان پێدان و ئێترافیان کردووە بەوە لە سلێمانی تورکیا دەیەوێ وەکو هەولێر بێنە پێشەوە هەروە پەیوەندی باشە بێ بمانەوە یاخود نەمانەوێ هەندێ جیاوازە دروستکردنی پەیوەندیەکان بەڵام دەمانەیە پەیوەندیەکان باشتر بن و هیچ نەبێت لە داهاتوودا پەیوەندیەکان باشتر بن. بەو شێوازە کە سلێمانی تەماشا دەکات تورکیا و هەروە کاریگەری تورکیا و تورکیا چی دەوێت و پەیوەندیەکان چۆن ڕێک بخەن بێگومانم کاوان بڕیارەکانیان و کارەکانیان جارێکی دیکە چاو پێدا دەخشێنەوە لەگەڵ حکوومەتی هەولێر لەگەڵ عێراق کاتێ تورکیا ڕێکەوتنێکی هەیە پێویستە لە هەموو شوێنەکان لە سلێمانی جێبەجێ بکرێتەوە. هەروەها دەزانن کە تورکیا لە بەرامبەر تەرۆریستان وەستاوەتەوە و ئەوانەی پشتیوانی تەرۆریستان دەکەن شتێکە کە ڕەنگە قبول نەکرێ و هەروەها ئەوەی هەیە و پەیوەندی بە تورکیاوەیە تورکیا لە ناوچەکە قسەی لەسەر دەکا. ئێمە دەچینە حاڵەتێکەوە کە دەچینە حاڵەتی پرۆسەی
ئاشتی وهروەها لە هەندێک شوێنەوە دەچنە ئۆپەراسیۆنەوە ئەم ڕەوشە و ڕەوشەی کە هەیە بۆ سلێمانی ڕەوشێکی گرنگە وهروەها من و ئاسایشەی کە لە ناوچەکە تێک دەچێت بۆ تورکیا گرنگە بۆیە تورکیا چاوەڕوانی لە سلێمانی هەیە. باشە دکتۆر لە ئاگریەوەی کە سلێمانی پەیوەندیەکانی لەگەڵ پەکەکە نەبچڕێنێ و هەر بەردەوام بێ و گوێ بە پەیامەکەی کانفیدان نەدرێ پێ دوایە ڕەشەکانی تورکیا لە چوارچێوەی پەیوەندیە ئابوووریەکانی ینی ئەمێنێتەوە بۆ نمونە گەشتی فڕۆکەوانی تورکیا بۆ سلێمانی پێچوانەوە بۆ تورکیا یان ینی ئەبێتە هۆی بردومانی زیاتری ناوچەکانی سنووری سلێمانی لەلایەن تورکیاوە ینی بردومانەکان شڕ ئەکرێتەوە هێرشەکان زیاتر شڕە بنەوە لەسەر و ناوچەیە. Bu mümkün çünkü Türkiye teröre karşı topyekun mücadele. ئەمە ڕەنگە چونکە تورکیا ململانەی هەیە لەگەڵ تەرۆر ئەگەر پەیوەندیەکانی تەرۆریستەکان لەگەڵ تورکیا بەردەوام بێەوە هەبێ تورکیا ئەم جیاواز ناکاتەوە لەو ناوچانەی کە تێرۆریان تێدایەوە هەروەها بەردەوام دەبێ دەزانن کە ڕێکەوتنێک هەیە لە سێقۆڵیە لەلایەن هەولێر لەگەڵ بەغداوە هەروەها ئیمزاکرا بۆ ڕوبەڕووی تەرۆر ببنەوە. تورکیا ئەم هەڵوێستێکی هەیەی بەقەرارەوە دژی تیرۆر دەبێت لە سلێمانی بێ لە قەندیل با یاخود لە ناوچەکانی فرات بێ ئۆپراسیۆنەکانی بەردەوام دەکات چونکە بەڕێز سەرۆک کۆمار وتی ئەمە ئۆپراسیۆنەکان یان قسەکان من بەرامبەر عەرەبێک یاخود کوردێک نییە بەڵام کێ پشتیوانی تیرۆر دەکە حەجی شعبی بێ تەحریر شام بێ یاخود هەر لایەنێک بێ ئێمەش لە بەرامبەری دەوەستینەوە و هەروەها ئەم وەستانەوەمان بەردەوام دەبێت. سولەیمانیەش ئەگەر لەمە و بەدواوە لەگەڵ پەکەکە بەڵگە بکەوێتە دەستی تورکیا کە ئەم پەیوەندیانەی بەردەوامە بمانەوە یاخود نەمانەوێ بڕیاری تورکیا کاریگەری لەسەروانیش دەبێت. زۆر باشە دکتۆر پێویستە سلێمانی چی بکات بۆی کە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا ئاسایی بکاتەوە؟ Öncelikle yani bakın Irak'ta bir bölgesel yönetim var. دەزان لە عێراق هەرێمی کوردستان هەیە هەندێک جار دەڵێن سەرپەرشتی بارزانی یاخود حکوومەتی بارزانی بەڵام هەرێمی کوردستان هەیە کاتی دوای هەڵبژاردنەکان حکوومەتێکی پڕمەنتیق و هەروەها باش دێتە ئاراوە و ڕەوشەکە باشتر دەبێ پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا باش دەبێ ئەمەش باشە چونکە تورکیا بە یارێنی سەیری و پەیوەندیانە دەکات هەولێر و سلێمانی پێکەوە لە یەک ڕێچکە و ڕێگادەن بەڵام ئەگەر سلێمانی بە تەنیا ڕێگەی خۆی بگرێتە بەروهەروە پەیوەندیەکانی بپچڕێنێ لەبارەی ڕێکەوتنەکانەوە ئەو کاتە تورکیاش بژاردەکانی خۆی دەخاتە سەرمێزەوە هەروە جێبەجێیان دەکات بەو شێوازە کاتێکە سلێمانی لەگەڵ هەولێریش دێتە پێشەوە لە نێو یەک حکوومەتدان و هەروەها ئێستقرار و ئەمن و ئاسایشی هەرێمەکە باشتر دەبێت بۆ ناوچەکەش باشتە ئەمە بابەتێکە قسەشە و هەروەها پێویستە جێبەجێش بکرێت چونکە دانپێدان هەیە لەسەرم بابەتانە ئەمە جوغرافیایەکە کە ئیدارەکردنی بەو شێوازە پێویستە هەولێر و سلێمانی بەیەکەوە بێ و هەروەها دەزانن کە بەرامبەر بە دنیای دەرەوە تورکیا دەرگایەکە بۆیە ئەمە زیاتر سوودی دەبێت بۆ سلێمانی بۆ ناوچەکە کاتێک کە پەیوەندیەکان لەگەڵ پەکەکە نەبێ ئێوە دەزان کە تورکیا ئەندامی ناتۆیە هەفتەمین ئابووری بەهێزە لە نێو ناتۆ بۆیە ئەگەرەمانە لە بەرچاو بگرێ ئیدارەی سلێمانی و هەروەها چاویان پێدا بخشێنەوە پەیوەندیەکانی باشتر دەکات لەگەڵ وڵاتی ئێمەوە هەروەها لەگەڵ هەولێر بەیەکەوە لە یەک ڕێگادا دەبن و هەروە پێکەوە حرەکەت دەکات. باشە دکتۆر جیاواز لە تەوەرەکە بە لە بەرچاوگرتنی ینی تێگەشتنی باشی بەڕێستان و ئاگاداریتان لە دۆخەکە حەلب لە نووساتی کەوتندایە و ڕووسیا دەستێوەردانەکات هەڵوێستی فەرمی تورکیا چییە و چی ئەبێ؟
hani Türkiye genelde biliyorsunuz Davutoğlu hükümeti بەشێ گشتی تورکیا ئێوە دەزانن دوایەوەی کە لە داود ئۆغڵۆ بینالیەر درم بووە سەرۆکی حکوومەتی دواتر بووە سیستەمی سەرۆکایەتیەوە دەزانن ئێمە بۆ یەکی خاکی سووریا بە شێوەیەکی گشتی هەموو کاتوتەمان هەبووە دواتر تەحریر شام و هەندێک حەرەکە و گروپ پەیدا بوون ئێستا دەیانەوێ حەلەب بگرن تورکیا تاقیبی ئەمە دەکا ئێمە تورکیا وای دەبینێ کە تورکیا یەک پارچەوە پێویستە کێشەکان بەو شێوازە چارەسەر بکرێت لەنێو ئەو گروپانەدا دەزانن هەندێکیان لەگەڵ تورکیان وەرەوە بە قسەی تورکیا حرەکە دەکەن بەڵام تورکیا بە شێوەیەکی گشتی لەگەڵ سووریا ئێران ئەمریکا حسابی هەم پلانی هەمویان دەکا حسابی استراتیژیەکان دەکا و ئەوەی لە حەلەب ڕوودەدا و دێتە پێشەوە تورکیا تاوەکو ئێستا تاقیبی دەکاوەی دەوترێت ئیدعایە و ڕنگ بێ گروپی تەروریستی لەوێ لە دایک ببێ بەڵام ئەمە قبول ناکرێت لەلایەن تورکیا و سەرۆک کۆماری شەمەیوت ئەمەی ڕەت کردە لە ئێستادا ڕووسیا کاتیان پێشاتانە دەبینێ و دەزانن کە بیستی مانگ کە ترم دێوە هەروەها سوێن دەخوا ڕەوشەکە لە ناوچەکە ڕەنگە بگۆڕێ و لە ئیسرائیل کارەکانی چۆن بڕێوە دەبا لە ناوچەکە و چی ڕوودەدا و حملەکانی ئیسرائیل بە شێوەیەکی گشتی چیان لێدێ بۆ تورکیا زۆر گرنگنەمانە تورکیا چاودێری ڕەوشەکە دەکا و هەروەها بە پێی پرسیارەکان وەڵام دەداتەوە و هەروواگەر پێویست بکە دەسوەردانیش بکە بژاردەی ئەسکەری و سەربازیش ئەمە کۆتا بژاردەیە بەڵام ئەمەش لەبەر چاوە و ڕەنگە بەکاری بێنێتە گەر پێویست بکرێت چونکە ئەمە نامانەوێ هەرێمەکە بکەوێتە ناو ئەمن و ئاسایشێکی خراپترەوە تورکیا بەو شێوازە ڕەوشەکە دەبێنێ و تاقیبی ڕەوشی حەلەب دەکە بەڕێز دکتۆر حەسەن ئۆکتای شرۆڤەکاری سیاسی لە ئەنقەرە و لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن دکتۆر